بەڵێ ئەزیزانمان زۆرێکمان کات دەچینە ناو بازار یاخود شوێنە گشتەکان لەوانەیە ژمارەی زۆر لە مێر منداڵ یاخود گەنجان ببینین کە جگەرە یاخود ڤیپیان بەدەستەوەیە کە بەگومان هەرێک لە ئێمە لە زیانەکانی جگەرە و ڤیپ ئاگادارین و ئاگاداریش نەبین لەسەر ناوەندەکانی خوێندن یاخود لەسەر ڕاگەیاندنەکان یاخود لەسەر دایک و باوکانە کە منداڵەکانیان هۆشیار بکەنەوە بۆی کە زیانەکان چین کە بەگومان زیانەکانیش بریتین لەوەی کە زیانێکی زۆر بە تەندروستیمان دەگەێنێت وەلایانی دەرونیشمان تێک ئەدا و جگەر لەوەی کە هۆکارێکە بۆەوەی کە شێرپەنجەی سیەکان زیاتر بێت لە نێو چینی گەنجان و منداڵاندا و کە لەوانەیە لە ئێستادا کاتێکە یەکێک جگەرە یاخود ڤیپێک یاخود نێرگەلە دەکێشێت بڵێ تەندروستیم زۆر تەواو و یاخود هیچ کێشەیەکی تەندروستیم نییە بەڵام ئەمە دواتر لە داهاتوودا کاریگەری بۆ دروست دەکات و لەسەری دەرئەکەوە هەروەها کاریگەری لەسەر بەرگری لەش دەکات مەناعی لەشی کەم ئەکاتەوە توشبوونی بە نەخۆشیەکان خێراتر ئەبێت و کاریگەری لەسەر خانەکانی مێشکیش دەکات و دەبێت هۆی تێکدانی خانەکانی مێشک و لە ناوبردنیان و چەندین کاریگەری تەندروستی دیکە و زیانی دیکە بەجەستە دەگەێنێت و جگەر لەوەی کە کێشانی ڤیپ جگەرە و نێرگەلەش هۆکارێکی دیکەی بۆ ئەوەی کە زیان بە چواردەورمان بگەێنین بۆ دووکەڵی کە ئەکرێتە ناو هەواکەوە وەروەها زیانیش بە ژینگە و پیسبوونیشین کەش دەکەنەوە چەندین زانی دیکەی هەیە کە لەوانەیە بەرنامەیەکی تایبەتی پێویستە بۆ ئەوی باس لە زیانەکانی بکەین و باس لە پێکاتە زیان بەخشەکانی ناو ئەو بابەتانە بکەین. و باس لەوە دەکەم لەم تەوەرەماندا کە بزانین هۆکارەکان چین کە گەنجان و مێرمنداڵان ڕوو ئەکەنە کێشانی جگەرە و بابەتەکانی و بزانین هۆکارەکان چین و بزانین چارەسەرەکانیش لە پاڵ ئەمەدا چین کە ئێستا گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم کە لە ستۆدیۆ ئامادەیە بەڕێز دڵشاد حەمەد ساڵح کە ڕێنماییکاری پەروەردیە زۆر بەخێربێ کاک دڵشاد. کاک دڵشاد لەوە دەست پێ بکەم گەنجان یاخود ئەو تەمەنەی کە پێی دەوترێت گەنج و مێرمنداڵ تەمەنێکە کە پێویستە خۆی پڕزانیاری بکات خۆی پڕچەک بکات بە معلومات بەزانست بۆچی هۆکار هۆکارەکان چین بۆ ئەوی کە گەنجان ڕوئەکەنە کێشانی ڤیپ و جگەرە و هەروە نێرگەلەش بابەتی ڤیپ و جگەرە و نێرگەلە بە تایبەتی لەم دوایانەیە ئەبینیت لە ناو گەنج و چینی بڵێن هەرزەکارانە زۆر پەرەی سندووە ئەمان چینێکن زۆر جار ناتوانن کۆنتترۆڵی حەز و ئارز و کۆمەڵشتی خۆیان بکەن لەبەرەوە دۆخە کۆمەڵایەتی و ڕاگەیان و ئیعلامی و سۆشیال میدیا و هەموو ئەم شتانش ئەکرێ هاندەر بێت بۆ برە و پێدانی ئەم بابەتە ئێمە زۆر جار ڕکلامە بینین بۆ ئەم بابەتانە لە ناو سۆشیال میدیایە تۆ زانی سۆشیال میدیایی سەبە دەست هەموو کەوتۆتە دەست هەموو کەسێک و بە تایبەتی هەرزەکار و ئەمانە ناتوانن کە بە پێی ئەوەی کە ئەزمونیان کەمە لە ژیانە ناتوانن ئەوەی کە ڕاستەیان لەوەی کە هەڵەیە جیای بکەنەوە بۆیە ئاسانترین چینێکن کە بخرێنە ئەم داوەوە یعنی ئەگەر بۆ نمونە کەسێکی وەکو تەمەنی من لەوەی بتوانێت یان تەمەنی بەڕاستان ناوە بتوانێت ئەم بابەتانە لە یەکجیا بکاتەوە و سوود و زیانەکەی یان ڕادەی کۆنتترۆڵکردنی خۆ ئەگەر لە حاڵەتی بەکارهێنانیشە بتوانێت سنوورێک دانێت بەڵام لە تەمەنێکی زووترا و بە ئەزمونێکی زووتر ئاسانتر ئەم بنە نێچیری ئەم بابەتانە ئەجارە لە بابەتێترا هەستەکەم بازار واڵا کراوە بۆ ئەم بابەتە یعنی لە هەر وڵاتێکی تری دنیای بیگریت کۆمەڵە سنسۆر و کۆمەڵە بند و کۆمەڵە شتی تر هەیە لەسەر ئەم بابەتانە کە ڕێگە ئەگرێت لە تەشەنە سندنیان بە تایبەتی لە ناو گەنجانە بەڵام لێرە هەستەکەی بە بەرنامە بۆ ڕێژکراو لەوەیە ئەم بابەتە زیاد بکرێت تەنانەت زۆر جاری سێمە لە ساڵی 90ەکانە ئەگەر دوورتر بڕۆین کەسێکی نەئەبینی کە مەوادی مخەدەر بەکاربێنن بەڵام تەماشاگە ئیسا ئەوەش ڕوو لە هەڵکشانە تر دیارە ئیشەکەیان ئەوەیە کە بە ڕێکخراو ئەنجام ئەدرێ و ئاراستە ئەکرێت یان ئەوەیە واڵا کراوە بۆ ئەوەی هیچ بربەست و چاودێریکی لەسەر نەبێت لە هەردۆخێکیان نابێت گەنجان ئاسانترین نێچیرن دەکرێت بڵێن لانی پەیوەندیدار کێن لەوەی کە گەنجان و مێرمنداڵان زوو بتوان بکەونە ئەو داوای کە ببنە بەکارهێنەری نێرگەلە یاخود جگەرە یاخود ڤیپ هەر کامێکیان بێت و کێ بەرپرسە لەوەی کە چاودێریان بکات لایەنی بەرپرس ئەبێ حکوومەت بەرپرسیارەتی ئەم دۆخە هەڵبگرێت یعنی لە هەر وڵاتێکی تری دنیاە بێت بابەتەکانی دوو کەڵکردن بۆ سەروی 18 ساڵ ڕێگە پێدراوە لە هەنێ وڵاتی شا 21 ساڵ بەڵام لێرە تەماشاکەی هەر مناڵێ بچێت دەتوانێت جگەرە بکڕێت ئەتوانێت ینی بە ئاشکرایی بینیت هەسی پێ ئەەکەیت دیارە ئەمە چاودێریەکی تاو نییە لەسەر ئەم بابەتانە دووەمیش
بێجگە لە چاودێریەکە ئەوەی تایە لە هەر وڵاتێکی تری دنیا بە شێوەیەکی وا باجەخرێتە سەر ئەم بابەتانە کە نرخەکەی زۆر گران بێت کە نرخەکەی بەرز بووە لە توانای گەنج و هەرزەکاران نییە بیکڕێت یان ئەگەر بیشیکڕە زۆر بە شێوەیەکی سنووردار. بەڵام لێرە یەکەم ئەوەیە هیچ باج و شتێکی ئەوتۆی لەسەر نییە ینی نرخەکەی هەرزانە. دووەمیش ئەوەیە کە لە ناو بازاڕەکانە چاودێری لەسەر بەکارهێنانی نییە یانی ئەو دوکانانەی ئەم بابەتانە ئەفرۆشن تەنان دەگەر مناڵێکیش بڕوا زۆرینیان باسی هەمووی ناکەم پێفرۆشن ئەم حاڵەتانەشا وردە ئەم بابەتە وەکوتم گەنج ئاسانترین تەمەنە بۆ ئەوی بکەوێتە ئەم جۆرە داوانەوە و بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بێتەوە. بەس جگەل لە باجەکەشکەوەی کە باجێکیان لەسەر نییە ئەم کەسانی کە ئەم بابەتانە دەفرۆشن شتی کوالەتی نزمیش لەوانەیە بن نرخەکەی زۆر هەرزانتر بە لەوەی کە پێشبینی ئەکرێت. گومان لەوەیان نییە ئەو بابەتانی کە لێرە هەیە بە تایبەتی ڤیپ تاوانی چەند جۆرێک ڤیپ هەیە لە بازاڕ هەیە بە ڕۆنتەیەکرێت و هەیە هەر خۆی وەقوڵە سەفەری پێڵێن ئەکرێت لە وڵاتانی ترا کوالیتی کۆنتترۆل بتوانێت کۆنتترۆلی ئەو مەوادانەکە کە تایە بەکارەهێنرێت بەڵام لێرە کە هیچ کۆنتترۆڵێکمانە هیچ چاودێریەک لەسەر کواڵێتی بەرهەمەکانی ژنیە تۆ نازانی ئەم بەرهەمە چیتیایە ینی ڕێژەی نیکۆتینەکەی چەنەکە ئەبێتە هۆی ئیدمان ڕێژەی موادی مسەرتەنی تری کە بێتە هۆی شێرپەنجە چەنە ئەو موادانەی لی دروستەکرێت چییە ئایا ئەو تام و بۆنی کە تێ ئەکرێت ڕێگە پێدراوە لە ڕووی تەندروستی و ستانداردە تەندروستیەکان ویانە ئەمەی لێرە هەسەکرێت تەنها بۆ پارە پیاکردن یان باشتر بڵێن سپیکردنەوەی پارەیە لە بازاڕە. چەندین جۆری ڤیپمانەیە کە بڵێن بازرگانەکانی ئێرە ئەیهێنن لە چینەوە هاوردەیەکەن یان لە وڵاتی ترۆ هاوردەیەکەن کە وەکوتم هیچ ستانداردێک هیچ مەرجێکی ئەکرێت تەندروستیتیانە بێت. بەڵام ئەمە لە وڵاتێکی ئەوروپیان ئەمریکایان شوێتی ئەوە کە کوالیتی کۆنتترۆڵێکی باشیان هەیە ئەکرێت شتەکە ئاسانتر بێت. زۆر باشە. گەنجان یاخود بڵیندانی پەروەردەیی خێزان چ کاریگەریەک لەسەر گەنجاندا ئەنێ بۆ ئەوی دوور بکەنەوە لەم بابەتانە و ڕوونەکەن ئەم بابەتانە؟ ئێستا ئەگەر ڕاستتر بڵین پەروەردەی خێزان بڵین پەروەردەی مناڵ لە خێزانە بۆتە دووسەرە بەشێکیان تایبەتە بە خێزان بەشێکیشیان ئەوەیە بەهۆی سۆشیال میدیا و ئینتەرنێتەوە لەو سەری دنیاوە مناڵەکە بۆ پەروەردەکەن. ئەوەی کە لەسەر خێزانەکان زەرورە ئەوەیە بیکەن بەرامبەر مناڵەکانیان ئاگایان لە هەڵسو کەوتی ڕۆژانەیان یعنی ئەگەر بڵم بە چرکە ئیهمالیان نەکەن نەگەوەی بیان بەسن و کۆتێکیان بکەنە سەر ئەوەی نەتوانن هیچ بکەن تەنها ئەو نە چاودێریان بکەن بزانن ئاڕاستەی پەروەردەکردنیان ڕوو بەکوێیە. جارە مناڵ لە تەمەنێکی هەرزەکاریە زۆر جار پێویستی بە دایک و باوکە بۆ ئاڕاستەکردن بۆ ڕێنمایی پێدان بۆ کۆمەڵە بابەتی تر. ئەم بابەتە لە خێزانە ئەکرێت زۆر چڕ بکرێت و دایک و باوک نابێت لەوە ماندوو بن بڵێ وەڵام من 10 جارم پێوتوە 100 جارم پێوتوە یان 1000 جار هەڵم ئەگەر 10,000 جاریش بیڵێیت هێشتا کەمە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت کەسێک بخەیتە سەر ڕێچکە دروستەکەی خۆی. لەبەرەوە دەستبەردار بوون و ماندوو بوون لەوەی کە وڵێ من زۆرم و تۆ ئەو بەگوێم ناکات ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی کە ئەکرێ مناڵ وردە وردە لابلات چکە مناڵ بەردەوام یان بڵێن لەو تەمەنەی کە کەم گەشە ئەکا وەکو هەرزەکارێکی لێت بەردەوام پێویستی بەوەیە چاودێری بکرێت یعنی ڕێنمایی بکرێت ئاڕاستە بکرێت تەنانەت ئاگا لەوە بێت هاوڕەکانیشی کێن بۆ کوێ ئەچن ینی لە کاتێکە ئەچنە دەر لە ماڵیان لە شوێنێکی ترن ئاگا لێبێت لەکوێن ئەو هاوڕانە بە تایبەتی گروپی هاوڕێیان کاریگەری زۆری لەسەر ئاڕاستەکردن و پەروەردە و کۆمەڵە بابەتی تر هەیە. لەبەرەوە ئەرکی یەکەمی خێزان ئەوەیە چاودێریان بکەن بۆ ئەوەی کە لە سۆشیال میدیا و ئینتەرنێتا چی بەکارێنن دوو گروپی هاوڕەکانیان کێیە سێمیش بەردەوام ڕێنماییان بکەن ئەوەی کە هەڵەیە چکە ئینسان ئاساییە لەو تەمەنێ هەرەکەوێتە هەڵەوە هەڵیشی هەیە لەبەرەوە ڕێنماییەکان ئەکرێت دۆخی پەروەردەیان ڕاست بکەنەوە بەرەو ڕێگە دروستەکە بیان دڵشالوانە لە هەنێ خێزاندا کەسێک هەبێت کە جگەرە بکێشێت تەمەنی گەورە بێت تازە توش بۆ بە کێشانی جگەرەوە نەتوانێت وازی لێ بێنێت و تەمەنێکی زۆری هەبێ ئەڵێت لەوانەیە نەتوانم بە مناڵەکەم بڵم یاخود بە کەسێک لە خۆم بچووتر بڵم جگەرە نەکێشێ ئەو بڵێت ئەی بوو خۆت ئەیکێشیت. ئەم کەسانە چۆن بتوانن کە ڕێنمایی منداڵەکانیان بکەن لەوەی کە ئەوان نەبنە یعنی توشبوویەک بە کێشانی جگەرە و نێلگەرە و ڤیپ؟ لە حاڵەتێکی لەم شێوەیە ئێمە ئەکرێت چەند بڵێن ڕێوشوێنە بگرینە بەر هەیە ناتوانێت بڵێن واز لە جگەرە کێشان بهێنێت بەڵام خۆ ئەتوانێت لە ماڵی خۆیان نەیکێشێت یان ئەکرێت لە
هەر کاتێککە ویسی جگەرێ بکێشە بڕاتە دەروی ماڵەکەی بۆی ماڵەکە دۆخێکی وای بۆ دروست نەبێت یان قودسیەتی ئەو ئایلە و خێزانە بپارێزێ ئەگەر ڕاستی پێ بڵم من هەنێ جار جگەرەیە کێشم بەس نەک ئەوەی کە بڵێن ئیدمان بوو بم پێوەی بەڵام هیچ کاتێک لە ناو ماڵا من دەست بۆ ئەوە نابم لە ناو ماڵەکەی بیکرد چکە ماڵ و خێزان قودسیەتی خۆی هەیە ئەکرێ ئەمە شتێکی بەرپرسایەتی تۆ بچیتە دەروی ماڵەکە ئیتر لە هەر کوێیەکا بێت لە هەر شوێنێکا بێت لەوێ جگەرەیەک بکێشی ئەمە ئەکرێت کاری ناڵم بینیەوە ناکەم کە زیانی نییە ڕاستگۆ بم لەگەڵتا زیانەکانی هەر بەردەوام هەیە تەگومانیتیانێ ئەم زیانانش لەگەڵ زیاد بەکارهێنان و ئیدمان بوونە پێی زیاد دەکات سەرەوەی تەمەنیش دەرەکەوێت بێگومان چونکە زۆر جار مرۆڤ لە پشتی 45 و 50 ساڵیەوە ئینجارە ئەو کێشە تەندروستیانەی هەیەی دەرەکەوێت بەڵام لە بابەتی پەروەردەیەکە ئینسان لە هەر حاڵەتێکە ئەگەر هەر کارێکی کرد ئەبێ قودسیەتی عایلە و خێزان و ماڵی خۆی بپارێزێت کۆمەڵێک کردەوە و ڕەفتار هەیە کە نابێت لە بەرچاوی مناڵ و نابێت لە بەرچاوی ئایلە و تەنان نابێت لە چوارچێوەی سنووری خانووەکە و ماڵەکەی خۆشییا بیکات. زۆر باشە ئەگەر بینە سەرلانی پەروەردە لەوانەیە هەندێک بابەت گرنگ بێت کە لە پەروەردە و قوتابخانەکاندا بوترێتەوە و مامۆستایان منداڵان هۆشیار بکەن یاخود گەنجان هۆشیار بکەنەوە. ئایا گرنگ نییە کە بابەتی کێشانی جگەرە و ڤیپ و مادە مخدراتەکان بخرێتە ناو سیستەمی پەروەردە و وانەیەکی تایبەتی هەبێت و باز بکرێت و منداڵانی لێ هۆشیار بکرێتەوە؟ بێگومان ئەمە دوو حاڵەت هەیە ئەبێ یەکەم لە پەروەردەیە زۆر جار ئەم بابەتانە باز بکرێت دووەمیش وەزارەتی تەندروستی بە حەملێ یان کەمپینێکی گەورەی هۆشیارکردنەوەی خەڵک لەسەر ئەم بابەتە ڕێک بخەکە بەداخەوە ئیسا ئەوەمان نییە لە هەردوو بابەتەکە ئێمە ئەگەر لە ڕێی قوتابخانە و پەروەردەوە بەرەو ئەو ئاڕاستە ڕۆشتین وەزارەتی تەندروستی هاوکار و لە ڕاگەیانی کەمپینێکە زایدن حکوومەت یاسایەک یان چوارچێوەیە یان چاودێریەکانی چڕ بکاتەوە لەسەر بازرگانیکردن هاوردەکردنی جگەرە و بابەتی نێرگە لەو ڤیپ و ئەم بابەتانە زایدن ئەوەی کە لە ناو بازاڕەکانە چاودێری بخرێتە سەر فرۆشیارەکانی ئەم بابەتە ئەو کاتە ئەتوانرێت تا ڕادەیەک ئەم دۆخەی کە ئیسە دروست بۆ سنووردار بکرێت یان کەم بکرێتەوە یان کۆمەڵە گەنج ئەگرێت لە داهاتووە بەرەو ئەم بابەتە بڕۆن دوور بخرێنەوە لەمە. بەڵام بەبێ هاوکاری حکوومەت و بەبێ هاوکاری دەستگا پەیوەندی دارەکان ئەم بابەتە بۆ ڕێکخراوێکیان لایەنێکیان حیزبێکی سیاسیان هەر بڵین کۆمەڵە گروپێک ئەکرێ بابەتێکی سەخت بێت چونکە هەم تەحەدیەکان زۆرن هەمەوەی کە پێویستی بە پشتگیری و پشتیوانێکی فراوانیان پێویستە بۆیە کە دەنگە بگاتە زۆرینەی خەڵک لەم بابەتەیە ئەبێ بەڕاستی لایەنە پەیوەندی دارە حکوومیەکان هاوکاری سەرەکی بن کە بەداخەوەی ئەوە نابینرێت. زۆر باشە ئێمە کۆڕەگەاندکار یاخۆت سۆشیال میدیاکان ئەرکمان چیە لەوەی کە گەنجان هۆشیار بکەینەوە لەوەی کە دوور بکەونەوە لەم بابەتان لەوانەیە گەنجێک کە حالیان خەریکی کێشانی جگەرە ڤیپ نێرگە لە بێشانە بچێتە کافتریاکان ئەو بابەتانە بکێشێت لەوانەیە لە سۆشیال میدیا بیبینێت بەڵام ئەڵێ من تەندروستیم تەواو هیچ کێشەیەکم نییە و هیچ خراپەیەکی دەرناکەوێت لەسەری وازانە ئەمە کارێکی چاکە کە بەردەوام بە لەسەری ڕاگەیاندن چ ئەرکێک و چ ڕۆڵێک ئەبینێ لەم نێوەندەدا لە ڕاستیە بڵین ئەگەر جگەرە بە نمونە وەربگرین ڤایب ئیسە هیچ بڵێن تا ئیسە لێکۆڵینەوەکان چکە بابەتی لێکۆڵینەوانە وەکو بەڕێستاوتان درێژخایەنن لێکۆڵینەوە تەندروستیەکان بە 1 ساڵ و 2 ساڵ لەسەر ئەم بابەتە دروست نابێت ئەکرێ گەنجێک لە تەمەنی 20 ساڵیەوەی بکێشێت هەتاوەکو تەمەنی 45 ساڵی تا 50 ساڵی ئینجارە کەم کاریگەریەکانی دەرەکەوێت وامان شێوەی جگەرە چکە توانای جەستەی گەنج بۆ بەرگریکردن بۆ کەڵەکەبوونی مادە ژەهراویەکان لە لاشەیە ئەم چکان بابەتانە هەموو تەراکومیە کەڵەکەبوویە کەم کەڵەکە ئەبێت لە لاشەیە ئەکرێت لە تەمەنێکی زووە و گەنجکە لاشەیەکی بەهێزیە هەم لە ڕووی جەستەی و هەم لە ڕووی بڵێ بەگری لاشەوە هەم لە ڕووی کۆمەڵەشتۆ بەهێزترە بەڵام لەگەڵ کەڵەکەبوونی ئەم مادانە و دابەزینی ئاسی تەندروستی کە هەردووکیان بە یەکۆڕوەیەن اینجا کاریگەریەکان دەرەکەون ئەو کاریگەریانی کە جگەرە هەیە و جیاکراوەتەوە بۆ نمونە وەکو وتمان وەریگرین 35 مادە لە جگەرەیە جیاکراوەتەوە لە تووتنە کە ئەبێتە هۆی سەرەتان بڵێ نەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە ئیتر شێرپەنجە زۆرینەی بەشی سیەکانەکە ئەکرێ گیرانی خوێنبەری دڵ شێرپەنجەکانی تر بەتایبەتی شێرپەنجەی مایدە بڵێن گەدە بۆ جگەرە و قەتران مادەی قەتران نەک نیکۆتینەکەش زۆر هەستیارە
ئەم حاڵەتانە لە درێژخایەنە کاریگەری خۆیان دەرەخەن بەڵام کاتێک کە دەرکەوتن ئیتر هیچ چارەسەرێکی نەماوە یعنی تۆ لە ئێستا ئەگەر بتوانیت خۆت بپارێزیت ئەمە زۆر باشترە لەوەی کە لە دواییە کاتێک لێ دیاریایت ئیتر تۆ هیچ چارەسەرێکە لە دەستان نەماوە چکە لە خاڵی ئەخیرا خۆی دەرئەخات کاتێکیش خۆی دەرخست کۆتایی بە هەموو شتێ هاتوو و چارەسەرێکی دیار نییە. ڕاستە بەبێمە سەر چارەسەرەکان کاتێکا لە خێزانێکدا گەنجێک یاخود منداڵێک دەچەک ئابە کێشانی جگەرە و نێرگەلە و وەڤەیب خێزانەکە چۆن تعاملی لەگەڵاکەن چاردە و چۆن تعاملی لەگەڵاکەن و ڕێگە چارەکان چین بۆ ئەوەی ئەم کەسە دوو بکەوێتەوە لەم بابەتانە. پێش هەموو شتێک بەکارهێنانی توندوتیژی لە هەریەکێ لەم بابەتانەیە ڕێپێدراون نییە چونکە تۆ زۆر جار پندێکی عەرەبیە هەڵکول و مەمنوعین مەرغوب هەر قەدەغە کراوێک مەرغوبە یعنی کاتێک کە تۆ شتێک بە ئاشکرا لە یەکێک قەدەغە ئەەکەیت سانسۆرێکی لەسەردانیت وردە وردە مەیلی ئەوە چکە مەیلی ئینسان هەمیشە بەلای دۆزینەوەی شتە نەزانراوەکان هەیە ئەوێت بەرەو ئەوە بڕات کە بزانێ ئەم بابەتە چییە بەڵام تۆ هەوڵ بە شێوەیەکی نەرم بابەتەکەی تێبگەێنە کە ئەم بەرهەمانە ئەم شتانە یەکەم ئەکرێت ئەوەی کە لێرە هەیە هیچ کوواڵیتیەکی نەبێت کەس نازانێت چی ئایا ژارە ئایا مەوادی ترە ئایا کەس نازانێت چییە. دووەم تەنانەت ئەو جگەرەیشی کێ دەوێت تۆ زۆرجە لە بازار ڕای بیسیڵێ بەخوا مەتوتن نیەمە لەوەی هەر وردە مەقەبا و شتی وابێت چونکە بۆنێکی زۆر تن و ناخۆشیە من زۆرجار لەگەڵ ئەو کەسانێکە لە شوێنی تر هاتوونە تۆ پرسیایوەڵێ ئەم جگەرەی کە لێرە هەیە زۆر جیاوازە لەوەی لە شوێنێتر هەیە چکە ئەوەی ئەوێ هەر بۆنی هەیە یان شتێکی هەسیپی بەڵام ئەوەی ئێرە بۆنێکی زۆر ناخۆش بۆنێکی بێزارکەر ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەکری ئەو موادانی تیا بەکارهێنرێت موادێک نەبێت کە بۆ ئەویش هەر بۆ تەندروستی نیە بەڵام زیانی ئەمە چەند جارە زیاترە لەوەی کە لە ژێر چاودێریان نەبێت. ئەکرێت تۆ مناڵەکەت بەم شێوەی تێگەنی کە ئەم بابەتانە هێشتا زووە بۆی تاقیکەیت تۆ تەمەنێکە لە بەردەمایە جارێک ماوتە کاتێک گەورە بوویت و چوویتە ئەوەی کە گەشتیتە تەمەنی ئەوەی خۆ بڕیار بیت ئینسان لەو تەمەنەیە ئەتوانێت تا ڕادەیەک بڵێن باشە و خراپە ژیاکات و ئەگەر لە حاڵەتێکا بوو بە بەکارهێنەری ئەمانە ئەکری ئیفراتی تیانەکات بەڵام کێشە لێرەیە تەنها ئەوەیە کە تۆ ڕۆشتیتە ناوی ئەم بابەتانە کە من کێش ئەکا بۆی ڕۆژ لە دوای ڕۆژ ئاسی بەکارهێنانەکەی بەرزکەیت و ئەکرێوا لە مناڵەکان تێگەێنێت کە تۆ هێشتا تەمەنێک لە بەردەمای هێشتا زۆر ماوە بۆی لە ژیان تاقی بکەیتەوە جارێ بۆ ئەم بابەتە زووە کەی گەشتیتە تەمەنێکیوە ئەتوانی خۆت ئەمە بکەیت دڵنیا بە لەو تەمەنیشا کە لە گەنجیا بەم شێوە هێناوێتی لەو تەمەنیشا کە ڕاست و باشە و ئەمانی خۆی لە یەکجیاکاتەوە ناچێ ڕووکاتە ئەم بابەتە لەبەرەوە پەروەردەی خێزان کاریگەری پلەیەکی هەیە لەسەر ئاڕاستەکردنی گەنجان بۆ دوورکەوتنەوە لەم بابەتە. دەستخۆش بێت کاک دڵشاد زۆر سپاس بۆ دڵشاد حەمە ساڵح ڕێمایی کاری پەروەردەی زۆر سپاس دەکەین هیوادارین هەموو گەنجان و مێردمنداڵان لەم بابەتە بە دوورکەون و بە ڕێزیشت باز لە جگەرە بێنیتر. دەستخۆش بێ. سەلامەت.